روژا جیهانیات چندیا دژی اول هر وها دژی باوری العالی دن پرسکی گلکی گرنگ لعراقی گوتیش یاندم پرسا آواریا 12-13 سالن کو پرسا آواریا بویا پرسکه گرنگ دروژه ویده لی نکون آیو چاره سرکرن زیدتر آلوزیش آواریان را لی بغدایی تیدر خستن گریدای وام مشاران رو ببری پیک وجیانی الوزارت اوقاف و کاروباری اولی امیر عثمان میوانی منه الاستودیو کردستان 24 بخیراتی که امیر سپاس که امیر بوچه پرسین اواریان پرسی باوریان اولان لعراقی ده روشک و ساخراب ده چه وگریدی دید؟ بناوی خۆی گەورە و میرەبان ڕۆژتان باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە هەڵبەتە ئەمە چەند لایەنێک دەگرێتەوە پێشەشی پێم خۆشە لەسەر ئەدای حکوومەتی عێراق قسە بکەم لەسەر ئەو باوەڕەی کە پێکاتەکان سیقیان نەماوە و حکوومەتی عێراقی مزداقەتی لەدەستداوە و تەرکیزی ئەو ئاوارانی کە لە هەرێمی کوردستانن ساڵهای ساڵە لێرە ئاینیان باوەڕیان عقیدەیان شەرف و ناموس و کەرامەتیان پارێزراوە سوپاسگوزاری حکوومەتی هەرێمی کوردستانن بە هەموو شێوێک لە شێوەکان دعم دەکرێن ئەو مزداقەت لە دەستدانەی حکوومەتی عێراق تا ئێستا نەیتوانیوە منطقەکانی خۆیان جوگرافیای خۆیان و زێدی خۆیان جارێکتر تەطبیع بکرێتەوە ئاوەدان بکرێتەوە هەم لە ڕووی ئاینی هەم لە ڕووی تەقسە ئیمانیەکە هەم لە ڕووی ئەمنی کە بابەتێکی زۆر گرینگە لەبەر ئەوەی هۆکار هەیە کە جارێکی تر ئەو ئاوارانە کە نەگەڕێنەوە یان سیقیان بە حکوومەتی عێراقی نەمێنێ یان سیقیان بە دەستگا و دامەزراوەکانی حکوومەتی عێراقی نەمێنێ لەبەرەوەی پاشخانی حکوومەتی عێراقی خۆتان دەزانن ئەو عێراقی کە بە پین و پەڕۆ دروست بووە تا ڕۆژی قیامەت دەگە گۆڕانکاری نەکرێ ئەوە مەسیر و چارەنووسی هەموو پێکاتەکان دەبێ بڕوا بکە لەبەر ئەوەی ئەو پێکاتانی کە ساڵەهای ساڵە ئەلێرن کەنیسەکانیان لێرەیە شوێن و مەعابدیان لێرەیە ناونیشان و تایتڵی تایبەتیان لێرەیە بۆ پەڕی ئازادی تعبیر لە خۆیان لە کەسایەتی خۆیان لە زمانی خۆیان لە دین و باوەڕی خۆیان دەکەن ئەمە دەلالێتێکمان پێ دەڵێ کە هەلوبەرجی لەباری هەرێمی کوردستان ئەو بارودۆخور ئەو ژینگە جوانی کە بۆ ئەمیر وەرن وەرکەکەی ئەمیر دخوازم بزانم یانێ بڕاستی مەسەلام بلێن خریستیانە مەسیحیە یان ئێزدیەک بڵێ لە عێراق خۆبەکی وڵاتیە پلە دوێم دەبینی خۆش وڵاتیە درکەیم دەردەبینی بەرامبەری وان یعنی دلۆڤانی نێزیگاهیەکی پۆزیتیڤ بەرامبەری وان نینە دوێ دەربارەیدا بەتەکیت دائیمەن تاچی عێراقی زۆر جار ئەوەی کە حکوومەت بەرامبەری دەکا حکوومەت نێگەتیڤ بیر دەکاتەوە بۆیە ڕیاکشنەکە ڕفعلەکە کاردانەوەکە کاردانەوەیەکی ئەرێنینە نەرێنیە لەبەرەوەی ئێمە لەو جوگرافیانی کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم بۆچی پێکاتەکان ناگەڕێنەوە ئەو ناوچانی کە ناوچەی دابڕێنراون یاخود ناوچەی داگیر کراون ئەو ناوچانەکە مۆزایکەکەی یاخود تەرکیبی ئیجتیماعی بریتە لە دەیان مەسەلەن پێکاتی لە تورکمان لە کریستیان لە ئێزیدی و لە ئاینزاکانی تر وەکو فەیلی وەکو شەبە وەکو باجەڵانی وەکو ئەو شوێرانەی تر ئەمانە زمانێکی تایبەتی خۆیانیان هەبووە کە بە زمانی مەحەلی تا ئێستا وەکو ناسنامەی خۆیان هێشتبیانەوە بەڵام لەو فترانە ئەو زمانەشان لێ زەوت کراوە ئەمە بۆیە سیقە نییە بە حکوومەتی عێراقی کە ئەساساتی بیر ناکاتەوە هەرێما کوردستانی کەرەم کرد ئانی زمان کێکێمیر لە هەرێما کوردستانی نێزیگاهیەکی گەلێک باش بەرامبەری پێک هاتەیان بڵێ ji خوب تایبەتی وەزارەتا و وەرێژیانی هەموو ئەف پێکاتە نونەریتیاوان هەنە هەمی ئۆل نونەریتیاوان هەنە عێراق دخوازە یانژی نەبدلێ عێراقیە ئەف پێکڤەژیانە جوان ئەف پێکڤەژیانە دلۆڤانی و لە کوردستانی هەیە نەبدلێ عێراقیە ناخێر بە تەکید بەدڵی عێراق نییە عێراق چاوەڵاتی بە ئێمە هەڵنایە لەبەرەوەی ئەو مۆزایکێکە لە عێراق یاخود ئەو دیزاینەی کە لە عێراق دروست بوو عێراق بەرەو یەک جەمسەری یەک ئاراستەیی یەک مەسەبی خەریکە هەنگاو دەنێ بە ناوی دەستور حکوومەتێکی ئیتحادی و عێراقێکی فیدرالی ئەوەی کە کاکە حەمە باسی کردو هەر لە ئاسمان عێراق شتێکە ئەگەرنا لە عەرز
هەمووی نەخل لە پراتیکە شتێکی ترە لە ڕووی عملیەوە ئەمجە بۆیە دەگەڕێمەوە سەر ئەو ناوچە جوگرافیانەی کە زێدی باب و باپیرانی خۆیانە بۆچی ئەو شوێنانە تەطبیع ناکرێتەوە بۆچی ئەو شوێنانە ئاوادان ناکرێتەوە بۆچی ئەو شوێنانە ئەمنیەتان بۆ ناگەڕێتەوە بۆچی ئەو پێکەوە ژیانی کە لە هەرێمی کوردستانی حکوومەتی عراقی دەیەوێت نەقیزەمان لێ بدا دەیەوێت ئەم کارتەمان بسووتێنێ کە ناتوانێت تا ڕۆژی قیامەتەوە دڵنیابە لەبەرەوەی ئێمە هێزێک و متمانەیەکی باوەڕ پێکراوی ئیمانی عەقیدەیی کلتوری ئاینی لە نێوان هەموو باوەڕ و پێکهاتوو ئۆلەکان هەیە ئەمە بۆ بەشێک بۆ سەرکردایەتی سیاسی و خودی جەنابی سەرۆک بارزانی دەگەڕێتەوە کە سەمامی ئەمانی دروستکردە بۆ تەواوی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان بۆ خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسرور دەگەڕێتەوە کە لە کارنامەکەی خۆی لە کابینەی نۆ بەباشی و زۆر بەوازحی ئاماژەی بە زمانیان بە کللتوریان بە دابوونەریتیان بە سەقافەیان بە دینیان بە ئۆلەکەیان کردەوە کە ئەمانە دەبێت لە هەرێمی کوردستان هەز بە ئیطمئنانی خۆیان هەز بە هاوڵاتی بوونی خۆیان هەز بە هاونیشتیمانی بوونی خۆیان بکەن ئێستا کە لە سەردەمی ئەم کابینەیە تەحولێکی گەورە گۆڕانکارێکی گەورە وای کردووە کە هەرێمی کوردستان تاگە جوگرافیا بێت تاکە منفەس بێت تاگە بەناگە بێت کە هەموو ئاوارەکان لە باوەش بگرێت ئەمە بۆ ڕێی عامی دەولی ئەمە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی ئەمە بۆ کۆمەلگای ناوخۆیی کە توانیمانە بە یەک ئاز بە یەک مەسافە تەواوی پێکهاتەکان لە باوەش بگرین لێرە هەز بە ئیطمئینان دەکەن لێرە هەز بە ئەمان دەکەن لێرە هەز بە سیقە دەکەن بۆیە ئەو سیقە و متمانەیە کە لە بینی خۆیان و لە بینی حکوومەتی عێراقی هەیە بەقەت نوچی دەرزی ئەو سیقەیە نەماوە بەڕاستی لەبەر ئەوەی ئەمان ئێستاکە گۆڕانکاری لە دموگرافیا دەکەن گۆڕانکاری لە جوگرافیا دەکەن زێدی خۆیان نامێنێتەوە کاتێک کە تۆ ئەهلی ئەو شوێنەبی ڕەسەنایەتیت زمانت دین و عەقیدەت نیشتیمانت خاکەکەت لێ زەوت بکرێت لێ داگیر بکرێت تعریب بکرێت ئەو گروپ و میلیشیاتانە يعني ببنە بەدیلی مؤسساتی حکوومەت ببنە بەدیلی دامەزراوەکانی حکوومەتی عراقی کەواتە حکوومەتی عراقی لاوازە ئێستاما تا ئێستاکە نەیتوانێت قانونی نازیات قانونی ڕزگارکراوی ئافرەتانی ئەزیدی تا ئێستا لە سەداسی جێبەجێکراوە ئەمە کەی وڵاتە ئەمە کەی دامەزراوەیە ئەمە کەی سڵحەیە باشە کەکێ میرنوها کوردستان يعني هەبوونی ئۆلی جودا باوەری جودا ناسنامەی جودا پێکهاتەی جودا وەکی دەولەمەندیەکەی بۆ خۆ دەبینێت لە هەموو جیهانێژ لە هەموو وڵاتێن پێشکەفتێ ئەو وڵاتێن گوپ دەولەمەندی وڵاتیان خۆ تەماشەتکن زێدەتر پێشکەفتنە ئەو وڵاتێن وەکی کوونەها لە عێراقی يعني البەشی عێراقی عێراقا فەدرال نزیکاهیە بەرامبەری پێکهاتەیان و تێکردن زێدەتر پرسکرێک و پرۆبلەم و کریزا دەردەکەی پێش يعني ئەv نزیکاهیە کول هەرێما کوردستانی تێکردن ji بۆ پێشکەفتنا جواتی ji بۆ پێشکەفتنا وڵات بنەمایەک چاوا دروستکەیەکە طبعا بنەمای پێشکەوتنی هەر وڵاتێک بریتە لەو فرەیە بریتە لەو باوەڕە بریتە لەو بنیادە ئاشتێکە لە کوردستان کە نمونەیەکی زۆر واقعیە لە منطقەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە باخچەیەکی ڕەنگاوڕنجین ئێمە دڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بۆ بایەخدان بە پێکهاتەکان ئەمە مکیاز نییە ئەمە مەدحکردن و مبالغەکردن ئەمە واقعێکە بۆ پێکهاتەکان دروست بووە یعنی تۆ لە کوێی ناوچەکە هەیە مقارنت بە هەرێمی کوردستان کە هەموو مافێکیان هەموو ئیمتیازاتێکیان هەموو مستحقاتێکیان پارێزراو بێ وانە ئێمە تەمەنامان دەکرد ینی حکوومەتی عێراقی ئەو سیقەیە نەدۆڕێنی ئەو متمانەیە نەدۆڕێنی ئێستا مزداقەتی لەدەستدا و یەک لە تاگەکانی باوەڕ و پێکهاتەکان ئیمانیان بە حکوومەتی عێراقی و بە دەسەڵات نەماوە لەبەرچی لەبەرەوەی مؤسساتی ناڕوە تەمەشای ئەو گروپ و میلیشیاتانە بکە مثلا ئێمە حرەکەی بابیلۆنمان هەیە لە منطقەی سەهلی نینەوە جارێکی تر پرسی بەخازعبوون و بە تعریبکردن دراوەتە دەستی ئەو گروپ و میلیشیاتەکانی تری شیعی وانە ینی ئەمە تەمەنامان دەکرد لەوەی حکوومەتی عێراقی هێزێکی ئەمنی منەظەم لەوێ بێ هێزێک بێ و ئێمەش وەکو حکوومەتی هەرێمی کوردستان متمانەمان پێی هەبێ و پێکهاتەکانیش متمانیان پێ هەبێ ئێستا ئەمە مؤسسەی وڵسن بڕۆن ئەم ساڵ دەیان تەقریری بەڵاو کردوەوە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە بەڕێز نێدین ماینزا کاتی خۆی سەرۆکی کۆمیسیۆنی باڵای ئازادی ئاینی بوو دەڵێت جارێکی تر ئەم سیناریۆیە ئەم خەتەرە ئەم هەڕەشەیە دووبارە دەبێتەوە لەسەر پێکهاتەکانی سەهلینینەوە بە تایبەتی لەسەر مەسیحیەکان لەسەر زێدی خۆیان هەڵدەقەندن تهدید دەکرێن لا دەچن ئینقراز دەکرێن ئەمە تهدیدێکی زۆر واضحە کە ئەو گروپ و میلیشیاتانی کە بە ناوی حرەکەی بابیلۆن و کۆمەڵی میلیشیاتی تر کە بەڕاستی خەتەرن لە منطقەکە
ینی ئێمە هیچ کێشەیەکی دژمنداریمان نییە، ئەمە شەئنێکی داخلی ئەوانە، بەڵام ئێمە ئازار دەدرین چونکە پێکاتەکان هاونیشتیمان و هاوزمان و جوگرافی ئێمن جوگرافی هەرێمی کوردستانن، دابراون لەناو مقدسات و پیرۆزەکانی خاچی پیرۆزی کوردستان. بۆیە ئێمە چاومان لەو خاکەیە، چاومان لەسەر ئەو جوگرافیایە، هەتا ئەو گۆڕانکاری دموگرافیا هەبێ، هەتا ئەو وەزع لە عێراق هەبێ، مستحیلە بڕواناکەم پێکاتەکان جارێشتە بگەڕنەوە سەر زێدی خۆیان. gelek spas بۆ تێکێکی ئەمیر عوسمان سپاس بۆ ئێوەش. هەر بژ. سپاس.